چاوتان باش ڕاستەخۆ لەگەڵتانی لە کوردستان 24 بۆ پێشکەشکردنی بەرنامەیەکی تایبەت لەسەر کۆڤید-19 لە بەرنامەی استراتیژ دیبەیتی ئەم شەومان لەسەر پەتای جیهانی کۆڤید-19 لەسەر کۆمەلگای مرۆڤاتی ئەو پەتایی کە زۆر شتی پەک خست لە هەموو جیهاندا یەکێکە لەو پەتایانەی لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا دەگمەن بۆ بەو شێوازە دەربکەوێت ئەمە مانای ئەوە نییە هیچ پەتایتر لەم ماوەی ئەم 100 ساڵی ڕابردوودا نەبووە بەڵام پەتای کۆڕۆنا کردیبێتی ئەم شەومانە لە زۆر لایەنەوە سەیری دەکەن نەک تەنها لە ڕووی کاریگەریە تەندروستیەکەی لەسەر تەندروستی مرۆڤایەتی لە جیهاندا بەڵکو لە ڕوانگەکانی دیکەی وەکو ئیکۆنۆمی وەکو سیاسی وەکو خوێندن و پەروەردە و خوێندنی باڵا و هەروەها هەندێک بواری دیکەش کۆڤید-19 یاخود ڤایرۆسی کۆڕۆنا ئەو کاتێک کە لە سین لە ساڵی 2019 دەستی پێکرد تاوەکو ئێستاکە بۆ ماوەی ئەم 2 ساڵ زیاد 2 ساڵ و نیوەیەکە هەیە نزیکەی 199 ملیۆن خەڵک لە جیهاندا ئێستاکە ئەم ڤایرۆسیان گرتووە لەناو ئەوانەشدا 4 ملیۆن کەس گیانیان نزیکە 4 ملیۆن و 250 هزار کەس گیانیان لەدەستدا و 180 ملیۆن کەسیش چاک بوونەتەوە لە ڤایرۆسەکە ئەم ڤایرۆسە ڕۆژانە خۆی دەگۆڕێت بە شێوازی جیاواز دەردەکەوێتەوە لە شێوازی جیاواز و لە وڵاتی جیاوازەوە دەردەکەوێتەوە بۆ هەموو جیهان بڵاو دەبێتەوە چەندین ڕێکار زانستی ڕێکاری تەندروستی گراونەتەر بەر بۆ ئەوەی ڕێڕەوی بڵاوکردنەوەی ڤایرۆسەکە بگۆڕم بەڵام تاوەکو ئێستاکە سەرکەوتو نەبووین لەم بوارەدا جا دەمانێت سیر بکەین بزانین جیهان چۆن بەو پەتایەوە دەناڵێنێ و وڵاتانی چواردەورمان و تەنانەت ئێمەش لە هەرێمی کوردستان لەگەڵ ئەو ڕێڕەوەدا لە کوێن دەمەوێت باس لەوە بکەم کە تاوەکو ئێستاکە باسمان لەوە کرد کە 199 ملیۆن خەڵک لە جیهاندا بەم پەتایە گرتووە 4 ملیۆن 250 هزار کەس زیاتر بەم پەتایە مردووە ئەو وڵاتانێک کە زۆرترین ڕێژەی مردنی تێدا هەبووە ئەمریکا بووە بە دەرەجە یەک دواتر هیندستان بووە لە دوای هیندستان بەرازیل بووە رووسیا بووە ئینجا فەڕەنسا و بەریتانیا و یەکێک لەو وڵاتانێک کە لە چواردەوەی ئێمە ڕێژەیەکی زۆر پێوانەیی لە بڵاوبوونەوەی ڤایرۆسی کۆڕۆنا تۆمار کردووە وڵاتی تورکیایە کە تاوەکو ئێستا 57 ببورن 51 هزار کەس تاوەکو ئێستا لە تورکیا بەم ڤایرۆسە مردووە کە ژمارەی دانیشتوانی 85 ملیۆن خەڵکە ڤایرۆسی کۆڕۆنا ئەمە یەکەم ڤایرۆس نیە وەکو باسمان کرد لە ساڵی 2001 لە 2002 جارێشتر لە 2003 جارێشتر سارس دەرکەوت کە جۆرێکتر لە ڤایرۆسی کۆڕۆنا بوو ئەم سارسە دیسانەوە لە سین سەری هەڵدا و بەرەو چەند وڵاتێکی وەکو ڤێتنام و وەکو یابان و وەکو کۆریا ڕۆیشت بەڵام زوو دامرکایەوە ڕێژەی مردن بە سارس زۆر دژوارتر و خەتەرناکتر بوو وەک لە کۆڕۆنا هەیە بەڵام لەگەڵ ئەوەشدا بیرمان نەچێت زۆر جار باس لەوە دەکەن دەڵێن پەتای کۆلێرا کە هەبووە لە ماوەی 100 ساڵی ڕابردوودا ئەویشیان لە ساڵی 1910 بوو نزیکەی 1 ملیۆن خەڵک لە جیهاندا بە پەتای کۆلێرا مردن لە دوای ئەوە یەکێک لە ڤایرۆسە هەرە کوشندەکان کە جیهانی گرتەوە کە بەرۆکی مرۆڤایەتی کرد ساڵی 1970 بوو کە ئەویش ئەنفلوەنزای ئیسپانی بوو لە ئەنفلوەنزای ئیسپانی نزیکەی 50 ملیۆن خەڵک داتایەکی ڕاستمان لە بەردەست نییە بەڵام نزیکەی 50 ملیۆن خەڵک بەو پەتایە گیانیان لەدەستداوە بەڵام لە مێژووی مرۆڤایەتیدا ئەگەر سەیری بکەن ئەنفلوەنزای ڕەش کە پێدەگوترێت لە ساڵی 1346 لە جیهاندا و بڵاو بۆیەوە تاوەکو ئێستا زۆرترین ڕێژەی کوشتووە ئەگەر چی سەر ژمارەی دانیشتوان لە ساڵی 1346 کەم بووە بەڵام نزیکەی 70 ملیۆن کەس بەو ڤایرۆسە مردون تاوەکو ئێستاکە لە مێژووی مرۆڤایەتی ڕێژەی مردن بەو شێوازە نەبووە لەگەڵ ئەمەشدا ڤایرۆسی کۆڕۆنا زۆر شتی وەکو گوتمان پەک خستووە ئەگەر بێنە سەر وڵاتی عێراق نزیکەی 1.65 ملیۆن خەڵک ئەم ڤایرۆسەی گرتووە و 18 هزار کەسیش بە ڤایرۆسەکە گیانی لەدەستداوە لە هەرێمی کوردستان لەم کاتێدا ئێستاکە قسەتان لەگەڵ دەکەم 231 هزار کەس تاوەکو ئێستا تووشی ئەم ڤایرۆسە بووە هەروەها 4834 کەسیش تا ئەم دەقەیە خەڵک بەداخەوە گیانی لەدەستداوە وەکو گوتمان ڤایرۆسی کۆڕۆنا تەنها کاریگەری لەسەر تەندروستی مرۆڤ نەبووە کاریگەری لە زۆر لایەن هەبوو یەکێک لەو لایەنەی کە زۆر باسی لەوە دەکرێت خوێندنە لە ماوەی ئەم 2 ساڵ و نیوەدا 4 ملیۆن و 630 هزار خەڵک ببورن 463 ملیۆن خەڵک یاخود قوتابی
دوورکەوتونەوە لە خوێندن هیچ ڕێگایەکی خوێندنی ئەلکترۆنیش نەیانگەیشتێتێ بە تایبەتی ئەوانەیە کە لە خوێندنی سەرەتاییدان هەروەها ئەگەر سیر بکەن نزیکەی 1.38 ملیار خەڵک لە جیهاندا تووشی ئەوە بۆ کە قوتابخانەکان داخراون سەیری ئیکۆنۆمی دنیا بکەن دەبێنن لە کاتی دەستپێکردنی ڤایرۆسەکەدا لە ساڵی 2019 بەرەو خوارەوە هاتووە تا 2020 لە کۆتاییەکان 2020 هەستاوەتەوە ئێستاش نەگەیشتۆتە ئەو ڕۆژەیە کە پێشتر هەبووە سەیری بێکاری بکەن لە جیهاندا سەری وڵاتانە بکەن بۆ نمونە بەرازیل لە ماوەی 1 ساڵی 2019 تا 2020 سەتا سێزدەی خەڵکەکەی بێکار بووە لە وڵاتێکی وەکو ئیتاڵیا سەتا نزیک سەتادەی خەڵک بێکار بووە تا دەگاتە وڵاتێکی وەکو یابان کە سەتا 3.3 خەڵکەکەی بەرەو بێکاری ڕۆیشتوە ڕێژەکە لە هەڵسان و دابەزیندای ئێستاکە و هەروەها کورتهێنانی بودجە ئەگەر سیر بکەن ئەو وڵاتانەی کە بە ڕەنگێکی سۆر دانراوە وەکو وڵاتێکی وەکو ئەمریکا وەکو جنوبی ئەمریکا وەکو بەشێک لە ئەفریقیا و جنوبی ئەفریقیا و هەروەها بەشێک لە ڕۆژهەڵاتی ناوەڕاستیش ئەمانە تووشی کورتهێنانی ئابووری بوون جا ئەم کارە ساتە مرۆیە کە بەسەر ئێمەدا هاتووە دیبەیتی ئەم شەومانە بۆ گفتوگۆکردن لەسەر ئەو بابەتانە و گەلێک بابەتی دیکەش بەڕێز دکتۆر ئامان عەبدوڵڵا سعید لەگەڵمە کە پسپۆڕی ڤایرۆس ناسیە و یەکێک لە پسپۆڕە دەگمەنەکانە کە لە کوردستان شارەزایەکی زۆری هەیە لەسەر ئەم ڤایرۆسە و لە نزیکەوە چاودێری داتا جیهانیەکان دەکات لە ڤایرۆس و لە بڵاوبوونەوەی ڤایرۆس و لە پێکوتەش دکتۆر جان بەخێر بێت زۆر سپاس دەکەم دکتۆر ئەم شەو لەگەڵمانی زۆر سپاس یەکێک لەو شتانەی کە دەمویست باسی لێو بکەم لەم داتایی کە باسم کرد نەبوو ئەویش مەسلەی پێکوتێ دێمە سەر ڤایرۆسی کۆڕۆنا لە ڕووی تەندروستی و لە ڕووی کاریگەری و لە ڕووی شێوازی بڵاوکردنەوە هەروە چۆن ئەم ڤایرۆسە لە ماوەی ئەو 2 ساڵ و نیوەدا خۆی دەگۆڕێ و بە شێوازی جیاواز لێ دەکەێت بەڵام بەر لە هەموو شتێک بەر لەوەی باسی بکەن پێکوتەکە یاخود ئەو ڤاکسینێکی هەیە توانیوێتی تا چەند ڕێگا لە بڵاوبوونەوەی بگرێ یاخود ڕێگا لەوە بگرێ خەڵک کەمتر گیان لەدەست بدە بەڵێ سەرەتا زۆر سپاس بۆ ئەم دیدارەکە دکتۆر ئەو پێکوتانی کە ئێستا مۆڵەتیان وەرگرتووە بە تایبەتی ئەوانەی کە مۆڵەتی بەکارهێنانی ئیمەرجنسی یا مۆڵەتی یەکجاریان وەرگرتووە هەموو ئەو پێکوتانن کە لە ڕووی زانستیەوە پێشتر تاقی کراونەتەوە و ئێستاش دوایی بەکارهێنانی لە نزیکەی ئێستا 4 ملیار با بڵێن جورعی ئەم پێکوتەیە بەکار هاتووە لەسەر تاسەری دنیا هەتا ئێستا بەشی زۆری ئەو پێکوتانە ئەوەی کە توانیویانە بیکەنەوەیە کە تا ڕادەیەکی زۆر ڕێگرن لە توشبوونی مرۆڤ بەو ڤایرۆسە و ئەگەر لە حاڵەتێکە مرۆڤ تووشیش ببێ لە دوای بەکارهێنانی پێکوتەکە نیشانەکانی سوکترە بن و داخڵبوون بە خەستەخانە و بەکارهێنانی ئۆکسجین و بەکارهێنانی هەناسەدانی دەستکردیانە کەمترە مانای وایە تا ڕادێکی زۆر ئەم پێکوتانی کە ئێستا بەردەستن و بەکار هاتوون تا ڕادێکی زۆر سوودیان هەیە لە ئێستا بەڵام لە سەرەتای بڵاوبوونەوەی ڤایرۆسەکە بیر لەوە دەکرایەوە یان خۆت قسە لەسەرەوە دەکرا کە لە ماوەی 2 ساڵێک لەوانەیە بە تەواوەتی کۆنتترۆلی ڤایرۆسەکە بکرێت لە سەر تاسەری جیهاندا بەڵام نەمانتوانی ئەوە بکەین هۆکارەکەی چییە؟ ڕاستە گرفتی ئەساسیەوەیە کە بەرهەمهێنانی پێکوتە و گەیشتنی بە هاوڵاتیان لەسەر تاسەری جیهان زۆر بە خاوترە ڕۆڵەوەی کە لە سەرتاوە تەسەورەکرا بۆ نمونە لە ئێستاە با بڵین لەو ڕۆژەی کە یەکەمین پێکوتە مۆڵەتی بەکارهێنانی ئیمەرجنسی وەرگرت لە مانگی 12 ساڵی 2020 بوو کۆمپانیای فایزەر و ڤاکسینی کۆمپانیای فایزەر و باینتێک یەکەمین کۆمپانیا بوون کە مۆڵەتی بەکارهێنانی ئیمەرجنسیان وەرگرت تەسەورەکرا کە بەرهەمهێنانی ئەم ڤاکسینە بە سەریعی بێت دوایش کۆمپانیەکانی تریشی بەدوای هات بەڵام گرفتەکە لەوایە کە تا ئەم چرکەیە کە ئێمە قسە دەکەین هەم بەرهەمهێنانی ڤاکسین هەم شێوازی دابەشکردنی لەسەر ئاستی دنیا گرفتی گەورەی تایە ئەوەی کە جێی مەترسیە بەڕاستی کە من دەمێت لە ڕێگەی ئەم بەرنامەی جەنابتەوە باسی کەمەژۆیە کە دیاردەی ناسیۆنالیزمی ڤاکسین نەبینرێ چۆنە ئەمەش ئەوەیە کە ئەو وڵاتانی کە لە ڕووی ئابوووریەوە زۆر بەهێزن وڵاتە دەوڵەمەندەکانی دنیا لە سەرەتای با بڵێن وەرگرتنی مۆڵەتی بەکارهێنانی ئیمەرجنسیەوە بەشی هەرە زۆری ئەو ژەمە ڤاکسینانیان کڕیوە و بینی بۆ نمونە بەشی هەرە زۆری ئەو 4 ملیار
ژەمە ڤاکسینەی کە ئێستا دراون لەسەر تاسەری دنیا بەشی هەرە زۆری نزیکەی بۆ 12 وڵاتی دنیا ڕۆشتووە کە بریتین لە وڵاتانی ئەوروپا و ئەمریکا. ئەمە نائەدالەتی دروست کردووە و پرەنسیپێکیش هەیە لە بەکارهێنانی ئەم ڤاکسینەوەیە کە هیچ کەسێک پارێزراو نابێ هەتا هەمووان پارێزراوە بین. بەڵام ڤاکسینەکە کە لێشی بدەیت دوای ساڵێک جارێشتر دەبێت لێ بدێ وان ئێستا هەندێک وڵات ژەمی سێمی ڤاکسینەکە بۆ مناعی خەڵک بەقوە بکەن هەندێک ڤاکسین لە دەسە ئیسرائیل یەکەم وڵات بوو کە دەڵێ ئەوانەی تەمەنیان لە 6 جوڕای سێم لێدەن. هەندێک بێگومان لەبەرەوەی ئەم کە دوای باسێکین بەڕاستی هەندێک بەورتر کۆرۆنا لەبەرەوەی لە ژێر زەختایە ئەو ڤایرۆسەکە لە ژێر زەختی مەناعی مرۆڤایە سیستمی بەرگری مرۆڤە و لە ژێر زەختی ڤاکسینایە بۆیە ئەمانە بە پێی تیۆریاکانی پەرەسەندن گۆڕانکاری و بازدانی بۆ ماوەی ڕۆیە لەم ڤایرۆسە کە بێتە هۆی گۆڕانکاری لە شێواز و لە ئاکاری ڤایرۆسەکە لەسەر مرۆڤ هەمووشی ئەم بازدانە بۆ ماوەیانەی کە ڕۆدەن هەر هەمویان بۆ زیاتر پێی ئەڵێن بازدانی تەکەیوفی ینی بازدانی خۆگونجاندن لەگەڵ سروشتی لەشی مرۆڤ بۆی بتوانێت باشتر لەگەڵ لەشی مرۆڤ و خانەکانی مرۆڤ کاردێک بکە و هەروها باشتر بتوانێت دابش ببێ و هەروها باشتر بتوانێت لە مرۆڤێکەوە بۆ مرۆڤێکی تر بجێزرێتەوە. بۆیە ئەم جۆرە بازدانە بۆ ماوەیە لە ڤایرۆسی کۆرۆنا وامان لێ کاکە زانایان و پسپۆرانی بواری بەرهەمهێنانی ڤاکسین بیر لە بەکارهێنانی ژەمە ڤاکسینی سێهەم بکەنەوە بۆ ئانی کە پێشتر وەریان گرتووە. طبعاً بێگومان ئێستا ئەمە مشکلەیەکی گەورەیە ئێمە ئەوەی کە باسمان کرد نائەدالەتی و نەبوونی یەکسانی لە گەیشتن بەم ڤاکسینە بەڕاستی کێشەیەکی گەورەیە بە تایبەتی لە سەرەتای پێدانی مۆڵەتی بەکارهێنانی ئیمەرجنسی بەوە ڤاکسینانە ڕێکخراوی تەندروستی جیهانی مبادرەی کۆڤاکسی دەست پێ کرد بە پێی مبادرەی بەڵێنەکانی مبادرەی کۆڤاکس دەبوایە هەتا کۆتایی ساڵی 2021 لانی کەم لە 120 ئەو وڵاتانەی کە ئەندامن لە کۆڤاکس بتوانن لە 120 دانیشتوانیان دوو ژەم ڤاکسینیان لێ بدەن. بەڵام بەڕاستی تا ئێستا نەک ئەو ژمارەیە نهاتۆتە دی بگرە لە هەندێک شوێنە ژماری یا ڕێژەی ئەوانەی کە دوو ژەم ڤاکسینیان وەرگتووە کەمترە لە 100 بەتایبەتی لە وڵاتانی ئەفریقا. لە پێشەچەکەدا باسمان لەو کاریگەریە نەگەتیفانە کرد کە ڤاکسینە ئەم پەتای کۆڕۆنایە لەگەڵ خۆی هێناوێتی بەڵام لەگەڵ ئەوشدا چەند شتێکی داهێنەرانە لە جیهاندا لە ئاستی زانست و لە ئاستی خوێندن و لە زۆر بواری دیکەش ئەم ڤایرۆسە هێنایە پێشەوە کە تاقی کراوە زۆر بەسەرکەوتی و یەک لەوانە دروستکردنی ئەم پێکوتەیە بە ماوەیەکی زۆر خێرا کە لە مێژوودا دەگمەن بۆشتی ئاوا خۆی جاران ئەگەر ڤاکسینێک بەرهەم بهاتایە لە حاڵەتی ئاساییە بەلای کەمەوە 3 بۆ 4 ساڵێ ویستاوەکو قۆناغی یەکەم و دووەم و سێمی تاقیکردنەوە لەسەر مرۆڤ جێبەجێکران ئەوانیش ئاڕێنەی نەبوو وەکۆی کە ئێستا ئەسترازێنیکا و بەشێکی زۆری ئەو ڤاکسینانی پێشووتر تەکنۆلۆژیا و میتۆدی تر بەکارهاتەوە بۆ بەرهەمهێنانیان. بەڵام ئەوەی کە گرنگە بەڕاستی لێرەیە ئەوەیە کە بۆ یەکەمین جار لە مێژووی مرۆڤایەتیە ڤاکسین و تەکنۆلۆژیای mRNA لە بەرهەمهێنانی ڤاکسینا بەکارهات. طبعاً mRNA بریتیە لە ترشی ناوکی و ترشی ناوکی کە مەسجی پرۆتینێک لە پرۆتینەکانی کۆرۆنا هەڵەگرێ لەگەڵ خۆی کە ئەم mRNA بە بەکارهێنانی تەکنۆلۆژیای نانۆ پەردەیەکی چۆری بۆ دروستەکرێ و دەنێرێتە لەشی مرۆڤ و دەتوانێت سیستەمی بەرگری لەش بجوڵێنێ. ئەمە جاران وەکو خەڵ سپایکەکانە یاخود ڤایرۆسەکە بەڵێ ئەمە پرۆتینی ئێسا سپایک پرۆتینە کە ئەو پرۆتینەیە کە زۆرترین کۆنتاکتی لەگەڵ سیستەمی بەرگری لەشی مرۆڤ هەیە و ئەو پرۆتینەیە کە زۆر گرنگە بۆ یەکەمین کارلێکی نێوان ڤایرۆسەکە و خانەکانی لەشی مرۆڤ. ئەگەر بتوانین ئێمە ئەو دژەتەنانە دروستکەین لە دژی سپایک کەواتە ئەتوانێ بلۆکی پرۆتینی سپایک بکە و نەیەڵێت بچێتە ناو لەشی مرۆڤەوە. بۆچی تاوەکو ئێستا خەڵکێکی زۆر گومانی لە لێدانی ڤاکسینەکەی نەکە لە کوردستانیان سەر تاسەری دنیا خۆی دڵەڕاوکەی ڤاکسینی پێ دەڵێن ئەمە لە زمانی با بڵێین زانستیە دڵەڕاوکەی ڤاکسین هی ئێستا نییە
بە درێژایی مێژوو بە درێژایی بەرهەمهێنانی ڤاکسینەکانی پێشوش هەمان گیرروگرفت هەبووە بۆ نمونە بەرامبەر ڤاکسینی ئیفلیجی منداڵ بەرامبەر ڤاکسینی سوورێژە بەرامبەر ڤاکسینی نیکاف و دەرگە کۆپان و ڤاکسینەکانی دیکە هەمان کاردانەوە هەبووە سەبەبی ئەساسی ئەم جۆرە کاردانەوەش زانیاری خەڵەتە چونکە بەداخەوە ئێستا سۆشیال میدیاش دەورێکی نەگەتیڤە بینێ لە بڵاوکردنەوەی زانیاری هەڵا ئەجینا گرنگترین شت لە مامەڵەکردن لەگەڵم ڤاکسیناوەیە کە دەبێت ئەمە باوەڕمان بە زانست هەبێ زانست گەشتۆتە ڕادەیەک تەکنۆلۆژیا هێندە پێشکەوتووە و با بڵێن هۆیەکانی بەرهەمهێنانی ڤاکسینەکان بە جۆرێک لەژێر کاریگەری تەکنۆلۆژیا پێشکەوتون بەڕاستی بەشێکی زۆری ئەو داتانەی لە هەمووشی گرنگترەوەی کە ئێمە ئێستا لە سەردەمی کرانەوە و شەفافەتی داتایە ئەژین ئێمە ئەو داتانی کە لەسەر ئەو ڤاکسینانە بڵاوکرێنەوە هەمووی بە شەفافی بۆ هەموو کۆمەڵانی خەڵکو بۆ کۆمەلگای ئەکادیمی بڵاوکرێنەوە اینجا گرنگترین شتی ئەم مەرحەلەیە چییە کاک دکتۆر ئەوەیە کە لە فترەیەکی قیاسی کەمتر لە ساڵێک هەتۆ سەیری کاک دکتۆر نەهرۆ ئێمە لەسەر لە بەرهەمهێنانی ڤاکسینە کاریگەری چیە بینین کاریگەری شۆڕشی پیشەسازی چوارەمە بینین کە تایە تەکنۆلۆژیای دیجیتال و فیزیکس و تەکنۆلۆژیای بایۆلۆژی پێکەوە لەسەر ڤاکسینە بینین بۆ نمونە لەسەر ڤاکسینی فایزەر و بایۆنتێک چیە بینین نانۆ تەکنۆلۆژیە بینین تەکنۆلۆژیای ئەندازەی بۆ ماوەی دەبینین و بیگ داتا ئەبینین داتای گەورە بینین کە دروستە بێت لە نەتیجەی بەکارهێنانی و شەفافیەتە بینین بێجگە لەوەش لە دوای بەرهەمهێنانی ئەم ڤاکسینە لەو ماوە قیاسیە توانین بڵین ساڵی ڕابردوو ساڵی سەرکەوتنی زانست بوو زانست توانی لە فترەی قیاسیە باشترین ڤاکسین بە نوێترین تەکنۆلۆژیا بەرهەم بهێنێت کە بتوانێت بە زووترین کات بیگەێنێتە بەکارهێنەرانی بەڵام گرفت لە چیایە گرفت لە سیاسەتە سیاسەتی تەوزیعکردنی ڤاکسین لەسەر ئاستی جیهان مشکلەی گەورەی هەیە ئەم نەشنالیزمەی کە تۆ خۆت باست کردو هەروە ئەو دوا قسە لەسەر سیستەمە سیاسیەکە شتێکی زۆر سێر ڕوویداوەش ئەوەیە دوو ئاراستەی پێچەوانە دروست بن لەلایەکە کە ڤاکسینەکە بڵاو دەبێتەوە بۆ هەموو مرۆڤایەتی دەڕوە بۆ هەموو وڵاتێک دەڕوە بۆ ڕەش و سپی دەڕوە بەڵام لەگەڵ ئەوەشدا سنوورەکانی وڵاتەکان تا دێ بەرەو ناو خۆیان دەگەڕێنەوە هۆکارە ئیکۆنۆمیەکە وای کردووە کە ئەمە بەرەو ناو خۆی بگەڕێتەوە ئەگەر سەرکردایەتیەکی بەهێز نەبێت پێت وایە بتوانین ئێمە هەموو جیهان هەموو مرۆڤایەتی وا لێ بکەین کە ڤاکسینەکە لێبدا و دەرباز بین لەم قەیرانێکە هەیە خۆی گرفتی ساڵی ڕابردوو یا بڵین ئەم ساڵ و حەوت مانگی کە ئێمە لەگەڵ پەتاجیهانی کۆڕۆنایە بەسەرمان بێت یەکێک لە گرفتە گەورەکانی ئەوە بوو کە جیهان بێسەرکردە بوو بەشێکی زۆری ئەوانەی کە پێشتر لە مووقعی با بڵین سەرکردایەتیکردنی مەسەلە جیهانیەکان بوون ئەو پۆزیشنیان ئەو مووقعیان لە دەستدا ئەمە یەکێک بوو لە گرفتە گەورەکانی بەڵام ئێستا ئێمە پێویستمان بە چێمە پێویستمان بەوەیە کە هەماهەنگی کۆلابۆریشن لەسەر تاسەری دنیا لە ڕێگەی ئەو دامودەستگانی کە ئێستا هەیە دامودەستگای کۆڤاکسە ڕێکخراوی تەندروستی جیهانیە کارێک بکەین کە یەکسانی دروست ببێ لە گەیشتن بە ڤاکسین و لەگەڵیشیا هەموو ئەو وڵاتانەی تەبعاً گرنگترین شتیش لێرە چیەوەیە کە نابێ ئاستی و قەبارەی ئابووری وڵاتێکی دیاریکرا و کاریگەری هەبێت لەسەر گەیشتن بە تیجاری نەکراوەمە یەک لە خاڵە باشەکانە بەتاکید بە تیجاری نەکرا بەس گرفتەکە ئەوەیە لە سەرەتاوە لە سەرەتاوە کاتێک کە لە شەژمانگی یەکەمە لە 60 بۆ 75 ئەو با بڵین ئەو ژەمە ڤاکسینانەی کە بەرهەمەهێنران لەلایەن 12 وڵاتەوە کڕابوون پێشتر کڕابوون ئەمە مشکلەی زۆر گەورەی دروست کرد لە با بڵین یەکسانی لە گەیشتن بە ڤاکسینە بۆیە کۆمەڵگای مرۆڤایەتی پێویستە دووبارە وێنایی مامەڵەکردن لەگەڵ گەیشتن بە ڤاکسینە بکاتەوە بە شێوەیە کە یەکسانی دروست بێ ئەمەش بەچی دروست دەبێ کۆڤاکس مبادرەیەکی زۆر باشە بەڵام کۆڤاکس پێویستی بە پشتیوانی زیاتری نێودەوڵەتی هەیە پێویستی بە بەشداری زیاتری ئەو وڵاتانەیە کە قەبارەی ئابوووریەکان بەهێزە بۆی بتوانن لە کاتی دیاریکراوە پلانی دیاریکرا و جێبەجێ بکەن بەڵام بەداخەوە
لە ساڵی 2021 کە کۆڤاکس ناتوانێت بەڵێنەکانی خۆی بەدی بێنێت. بەڵێ ئەو ڕۆژە شتێکم خوێندەوە دەڵێ ڤایزەر هەروەها ئەسترازێنیکەش ئەزمونێکیوان دروست کردووە داتایەکیوان لە بەردەستە ئەگەر ڤایرۆسەکە زوو خۆشی بگۆڕێ بۆ نەوعێکی کوشندەتر دەتوانن زوو پێکوتەی بۆ بدۆزنەوە. جا ئێستا قسە لەسەر دێڵتا دەکرێت لە دوای دێڵتاش قسە لەسەر هەندێک شتیتر دەکرێت کە لە سین و لەو شوێنانە نەوعێک لە سارس پێیا بۆ کە کوشت ینی زۆر بە کوشندەی بڵاو دەبێتەوە خەڵک زۆر دەکوژێ. ئەمە چۆنە ئەگە زۆر بە کوڕی باسی ئەوم بۆ بکەیت هەندێک بابەتی تر هەیە دەمێت طبعاً باسمان کرد ئێمە ئەم ڤایرۆسی کۆرۆنا لە ژێر کاریگەری یەک خاڵ هەیە ئەویژەوەیە کە مرۆڤ خانەخوێیەکی نوێیە بۆ ڤایرۆسی کۆرۆنا ڤایرۆسی سارس-کۆڤی-2 لەبەرەوەی خانەخوێیەکی نوێیە بۆیە ئەم ڤایرۆسە بەردەوام هەوڵەدا لەگەڵ خانەخوێی نوێیە خۆی بگونجێنێ بۆیە بە بەردەوامی با بڵێن بازدانی تەکەیفی دروزەبێت لە چینی ئەم ڤایرۆسە. بەڵام سەیری کە ژمارەی هەتا ژمارەی توشبووان زیاتر بێ مەجای بازدانی بۆ ماوەی زیاترە، هەتا ڤاکسین خاوتر بێ مەجای بازدانی بۆ ماوەی زیاترە، هەتا کۆمەلگای نێودەوڵەتی سەرکەوتوو نەبێ لە گەیاندنی یەکسانی ئەم ڤاکسینە بە هەموو کۆمەڵانی خەڵک لەسەر تاسەری دنیا مەجای بازدانی بۆ ماوەی ئەم ڤایرۆسە زیاتر بێ. مانای وایە ئێمە هێشتا لە ناوەڕاستی ڕێگاکەین ڕەنگە لە ناوەڕاستی تەنەلەکە بین، بەڵام ڕووناچیەکمان لێ دیارە کە ڕووناچی ڤاکسینەکەیە. ئەپدەیتکردنیش زۆر ئاسانە. بۆچی ئەپدەیتکردن ئاسانە؟ چونکە کاوتۆ نەهرۆ لەو ڕۆژەی کە بۆ یەکەمین جار ریپۆرت کرا کە ڤایرۆسێکی نوێ هاتووە، لە دوای چەند ساعت دوای 24 ساعت بۆ 48 ساعت زنجیرەی جیناتی ڤایرۆسەکە بە تەواوی لەبەردەست بوو و بڵاو کراوە لەسەر سەرکەوتنێکی گەورەیە بۆ زانست و زائیدەن لە دوای ئەوەش لە دوای چەند ڕۆژێک هەفتەیەک بۆ 10 ڕۆژ یەکەمین ترشەناوکی ئەمارەنەی بۆ بەکارهێنانی ڤاکسینەکە ئامادە بوو بۆی بچێتە ناو پرۆسەی بەرهەمهێنانی ڤاکسینەوە کە چەند قۆناغێکە خایانێ. بۆیە ئەپدەیتکردنی ڤاکسینەکە ئێستا ئاسانە. خاڵێکی تریش هەیە کاوتۆ لێرە ڕێکخراوی تەندروستی جیهانی زۆر هەوڵەدا بۆ سەریعکردنی بۆ خێراکردنی بەرهەمهێنانی ڤاکسین کە حەقی مڵکیەتی هزری خاوەندارەتی هزری ئەوەی پێی دەڵێن intellectual property لەسەر هەندێک لەو ڤاکسینانە بۆ ماوەی کاتی هەڵگرێ بۆ ئەوەی ئەم تەکنۆلۆژیە بگوازێتەوە بۆ وڵاتانی تر و بە شێوازێکی بەرفراوان بەرهەمبێنرێتەوە. دکتۆر ئامانز دەمویست قسە لەسەر زۆر بابەت بکەین، بەڵام بەداخۆ کاتەکە هەر زۆر بە خێرایی ڕۆشت، بەڵام زانیاری زۆر باشمان دەستکەوت لەم گفتوگۆیەدا. بەڕست دکتۆر ئامانز عەبدوڵڵا سەعید پسپۆڕی ڤایرۆسناسی، هیوادارم لە داهاتووشدا قسەی زیاتر بکەین لەسەر زۆر بواری دیکە تایبەت بە کۆڕۆنا و بە ڤایرۆسی کۆڕۆنا میوانمان بیجارێکی دیکەش. هیوادارین هەمووتان لە دەرد و بەڵا دوور بن و شەوتان شاد.